بريطانيا جي ايكاتي اوروبا بيشتيكو خلق بريطانيا برانيا وان دنگ داي كو بريطانيا جي ايكاتي اوروبا بدر كيفيتن بو شورفين زتل سيرفيكي نا عرفان عزيز شارزاد كاروبار ناف دولتي دا لندن مرايا افدامتا باش كاك عرفان چه چرانی فيسك جاوره بريطانيا دكاتن پشتی کو خلکی بريار داي جي ايكاتي اوروبا بدر كفن سپاس کاکا بگومان پشتیکو بريطانيا الصالة 1972 وكو قرارك بودات هنگی کو پارتی پارزگاران دست حالات بريطانيا کرد دست پشتی هنگی کو دو سالك پشتی هنگی سالات 1973 كوان تاواتي قرار دا كو بدنا اندامك لكومينيتيا يكيتي اوروبا الصالة حفتي وبينجي كو يكيتي يعني حزبة كريكاران هات نسر دا صالات اوان ريفراندوم بو بريطانيا كيف ملت بريطانيا قرار داكو ببنا اندامت يكيتي اوروبا دنگي بالي 66 دنگ بهينا پشتی به هندي تقريبا 46 ساله كو بريطانيا كان ازمونك هي قال يكيتي اوروبا دا نها بريطانيا كان جاري كتر فتك برخصكو ريفراندوم كدي بكن پشتی به ريفراندوم كو زوريني دنگ وان بداز و اینا کلی یکیتی اروپا دا جدا بونه طبعا ابا وكو بريطانيا كان كو قرار ده به تشتكي باشا چونکه روی آبوری و روی سيكوريتي و روی ایمیگریشن و کوچبره و بريطانيا توش مشکلات مازن بود گل اروپا دا و ملت بريطانيا به باش نبود کو چی دید گل اروپا دا بین نبود چونکه وان حس کرد کو ولات وان تبیتجر کاریگری خلکی بیانی دا به هندی قرار ده هنوکش اگر ام هیف که باشی زور خلق بريطانيا دلخوشه که ولات خود ران جيل باور خود جيل دسالات خود به هندی گلک دلخوشه بله كاك عرفان قال ما دابا مينا ناجينا جام بربسي اوفيسا انارتي لندن سرهنگ حارز مرا افدم تباش سرهنگ داوی پیشهات پشتی کو خلک بریتانیا بریار دای کو شرکتی اروپا بدر کفن داوی پیشهات چنه بله دیار وقت زانین لی استاد راستیا بریتانیا و سیاسیەکانی بریتانیا لە جێژاوێکی زۆر ئاڵۆزان لەلایەکەوە سکۆتلەندا ئەمڕۆ وەزیر یەکەمی سکۆتلەندا باسی لەوە کاگەریەوەی هەیە پەرلەمانی سکۆتلەندا ڤیتۆی هاتنە دەرۆ بکات لە یەکێتی ئەوروپا لەبەرەوەی سکۆتلەندا بە زۆرینەی دەنگ دژی جیابوونەوەی بەریتانیان هەروە باسی لەوە کرد کاگەریەوەی هەیە ڕێفراندۆمێکی نوێی سربەخۆی سکۆتلەندا ئەنجام بدا ئەگەر بێت و بەم شێوەیە ئایندەی بەریتانیا بێت دەرو لە یەکێتی ئەوروپا لەلایەکی دیکەوە لە ئێستاە واژۆ کۆکراوەتەوە زیاتر لە 3 ملیۆن واژۆ کۆکراوەتەوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمێکی نوێ هەرچەندە ئەمە لە پەرلەمانە باسەکرێت بەڵام هێشتا پێشبینیەکان وا دەزانن کە دوورە لەوەی کە ئەنجام بدرێت لەلایەکی دیکە لە ڕاستیە پارتی پارێزگاران پارتی کرێکاران لە ناوخۆی خۆیاندا کەوتونەتە کێشمەکێشێکی زۆر هەر ئەمڕۆ حەوت وەزیری سێبەری پارتی کرێکاران دەستیان لە کار کێشایەوە پاشەوەی کە دوێنێ شەو پاشێک دیارە داوایان لە جێرمی کۆربنی سەرۆکی پارتی کرێکاران و سەرۆکی ئۆپۆزیسیۆنی بەریتانی کرد بۆی کە دەست لە کار کێشێتەوە لە بەرۆی بەشێک لەم شکستەی مانەوەی بەریتانیا یاخود لەم شکستەی بانگەشەی مانەوە کەوتۆتە ئەستۆی ئەو وەکو پێویست هەوڵی نەداوە دیارە دوێنێ وەزیری دەرەوە وەزیری سێبەر بۆ کاربای دەرەوە دەری کرد پاشان 6 کەسی کرد دەستیان لە کار کێشایەوەواتە ئێستا پارتی کرێکاران لە ژێر پرسیارایە ئایندەی جێرمی کۆربن لە ژێر پرسیارایە ئەگەر ئەوەی هەیە کە متمانی لێ بستەنرێتەوە هەرچەندە جارە چەند کەسێکی دیکەی چەندان پەرلەمانێکی دیکەی لەگەڵە لایەکی دیکەوە پارتی پارێزگاران خۆی لە ئێستادا بازەوە دەکرێت ئایا چێ دەبێتە سەرۆکی پارتی پارێزگاران وایە چێ دەبێت سەرۆکوەزرانی بەریتانیا لەبەرەوەی لە ئێستادا مەسلەیەکی زۆر قورس هاتوۆتە بەردەم بەریتانیەکانی و ژەوەی ئایا چۆن دانوستانەکان ئەنجامەدەن ئایا کێ ئەمریکا دەگرێتە سەرشانی خۆی لەبەرەوەی لە 40 ساڵی ڕابردوودا بەریتانیا وەکو بلۆک وەکو یەکێتیەک لەگەڵ یەکێتی ئەوروپادا کە ئاڵوگۆڕی بازرگانی ئەنجام داوە هیچ شارەزایشی ئەو بەو شێوەی نییە کە وەک پێویست وەک وڵاتانی دیکە هەیبێ ئێستا دەبێ ئەو ئەرکە جاریکە بگرنەوە دەست دیکەوە وەزیری دەرەوەی بەریتانیا فلیپ هامۆن باسی لەوە کرد کە بانگەشەی جیابوونەوە دەبێ
ئەو قسانەی کە کردویانە ئەو بەڵێنانی کە دایانە پژڕاستی بکەنەوە ئایا چ پلانێکیان پێ بۆ دوای جیابوونەوە ئایا بەرنمەیان چی ئایا چۆن وڵاتەکە لەم قەیرانە دەدێن لە ئێستادا. بۆریس جۆنسنی عومدەی پێشووی لەندەن کە پشگیری جیابوونەوەی دەکرد ئەو خۆی لە لەندەنی بۆ ماوەیەکی زۆر بەڕێوە بردووە و لەندەن دژی جیابوونەوەیە و لەندەن بزوێنەری ئابووری و کەلتور و سیاسی هەموو بەریتانیا دیارە لە سەدا 50 بۆ 60 هەموو لەندەن لە دژی جیابوونەوەن. زۆرینەی هاوڵاتیانی گەنج لە ڕاستیا لە دژی جیابوونەوەن کە بە هەمان شێوە ئەوان پێیان وایە کە ئایندیان لێ سەنراوتە لە ڕاستیا لە ئێستادا لە لەندەن بە تایبەتی خەڵک پێی وایە یاخود بۆی دەرکەوتەوە چەندین خۆپشاندە ئەنجامدراوە لەوەی کە هەڵەیەکیان کردو یاخود هەڵەیەک ڕووی داوە کە نازانن چۆن خوانی لێ ڕزگارکەن لە ڕاستیە. بۆیە ئێستا گەر سەری سەرجەم میدیاکان بکەی پێڵێن جێژاوی دوای ڕێفراندۆم. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنگ حارس بەرپرسی ئۆفیسە NRT لە لەندەن. زۆر سپاس بۆ وان زانیاریان گەلمەدەمەبینە سەرهەنگ ناجیشینە جەم کاک عرفانی بەرپرسی ئۆفیسە NRT لە لەندەن کۆمەکە زانیاریان کۆمەکە ئەگەران ئەخستە بەرچاو ژوانژی کۆ دێ ڕاستی بریتانیا بن ژێوەیەکە دەست پێکەین کۆ پەیوەندیên بریتانیا پشتی کۆ جودای یەکەتی ئەوروپا گەل وڵاتên ئەوروپا دێ چ ئەوە بن و باشە بە چ ئەوە پەیوەندیên خوا لەگەل وڵاتên ئەوروپا پێلیتە. بێگومان لە ئێستادا هەتا حدێک پەیوەندیەکان لە مستەوایەکی باشدانین بۆ نمونە لە زۆربەی سەرکردە وڵاتانی یەکێتی ئەوروپا قسەیان لەسەر ئەوە بۆ نەدەبووە بەریتانیا و قرارە بداتن بتەکید کاریگەریەکان دەبن بەڵام بەخۆم بە قەنەعەتی خۆم تەسەوڕ دەکەم بەریتانیا زاڵ بێ بەسەر ئەو پەیوەندیانەدا لە داهاتوودا چونکە لە سیاسەتە بەرژەوەندیەک هەیە کە ئەمانە جیرانی یەکترن و دەتوانن زیاتر پەیوەندی خۆیان خۆشتر بکەن و لەگەل یەکتر پەیوەندی بەهێزتر بکەنەوە. ئێستادا ڕەنگە هەندێک حاڵەت هەبن کە وەکو لە ئەڵمانیا یان لە فەڕەنسا یان لە وڵاتانی تر بەشێکی زۆریان نیگەرانی خۆیان دەبڕووە چ سیاسیەکان چه حاڵاتیەکان کە نەدەبووە بەریتانیا بەو شێوازە بکە بەڵام قەناعەتم وایە وەکو ئیشارەتم پێدا کە بەریتانیا زاڵ دەبێ بەسەر ئەو گرفتانەدا چونکە پەیوەندی دیبلۆماسی پەیوەندی ئابووری ئەوانەیەک چەند 43 ساڵ بەر لە ئێستا ئەوانە زۆر بەهێز بوونە قەناعەت ناکەم وا بە ئاسانیدا بڕن وەک من ئیشارەتم پێدا کێشەی بەریتانیەکان هەر بگەورەکە لە مەسەلەی کۆچبەر بوو کە ئەوان دەیانەوێت زابن بەسەر ئەم حاڵەتەدا و نەهێڵن چیتر بەو شێوازەی کە هەیە کۆچبەر ڕوو لە بەریتانیا بکاتن و لە ڕووی ئابووریشەوە کاکەکار تەسەوڕ دەکەم بەریتانیا کۆمپانیایەکی یەکجار زۆر لە لێرەدانین هی ئەوروپیەکان زۆربەی زۆری کۆمپانیەکان هی ئەمریکا و هی وڵاتی چین و هندن کە ئەو سێ وڵاتانش بەشی زۆری پێی دڵخۆشن کە ئۆباما و زایدن سەرکردەکانی تریش لە ئەوروپیا لەو وڵاتانە دانیان بەوەیدانە کە دڵخۆشن کە بەریتانیەکان ئەو قراڕیاندایە بۆیە دەما بریتانیا ناوەیەکەتیە ئەوروپادا بوو سەردەریەکە جودال گەل وڵاتێن دن کرد لێرێکە بازرگانی لێرێکە تەعاملە ئابووری بوونمونە لەگەل چینێ ئایا پشتی بریتانیا ژێکەتی ئەوروپا دەتکەویتن لێ بچ ئەوە سەردەریە لەگەل ڤان وڵاتەکەت بتاکید وەکی من ئیشارەتم پێدا ئەوە پێش ئێستا ئەوە عیلاقاتێکی باش هەبووە تەسەوڕ ناکەم عیلاقاتی ئابووریەکان بەو شێوازەی بمینیتەوە کێشەی بەریتانیەکان کە قراری ئەویاندا زیاتر لە ڕێژەیەکی یەکجار زۆر خەڵک لە ئەوروپا داهاتووە بە تایبەتی لە وڵاتانی وەکو یۆناان و بولغاریا و پۆلۆنیا و هاتوونە لێرە ئیشیان وەرگرتووە بەریتانیەکان گرفتیان هەیە کە بۆشایی کارکردنی بەریتانیەکان تێدا نەماوە ئەجە بەو قرارێکە بەریتانیەکان داینە کە لە یەکێتی ئەوروپادا نەمێنێ تەسەوڕ دەکەم ئەوانە بگەڕێنەوە یانیش لە خلالی ئەو 2 ساڵیدا کە بەریتانیا دەوێ ئۆڤەرکەم ینی زار بێ بەسەر گرفتەکاندا بیان گەڕێنێتەوە سپێسێکی یەکجار زۆر دروست دەبیتن لەو گەڕانەوەشدا طبعاً تەقاعدی لە ناو بەریتانیادا نامینی بۆ بەشێکی زۆر لەو ئەندامانەی کە ئەو دامەزراوانەی کە لە کۆمپانیەکان و یان لە حکومەتدا هەبووینە و بەریتانیا گرفتێکی تری هەیە کە مەسەلەی بەنەفێتە کە ئەوانەی ئەو
خێزانانی کە لە وڵاتانی ئەوروپا دێن لێرە لەسەر بەنەفێت دەمینەوە کەەوەش ڕێژێکی زۆر لە ئابووری بەریتانیا دایبەزاندووە کە ئەمەش گرفتێکی ترە بەریتانیا دەتوانێت زار بێ بەسەردا و بۆ داهاتوودا باشتر بێت. ئەڤ کارتێکردنی لەسەر ئابووری بریتانیا ناکات؟ بتاکیید بۆ ئێستا دەبیتن، بەڵام بەریتانیا دەوڵەتێکی لاوازنیە لە ڕووی ئابوووریەوە تووشی قەیران ببێ لە داهاتوودا. بەسەراحەت بەریتانیا یەکێکە لەسەر ئاستی ئەوروپا پارەی بەریتانیەکان بەرزترین نرخی هەیە و لەسەر مەسەلەکانی تریش لە کۆمپانیەکانی تریشدا بەریتانیا وڵاتێکی دەوڵەمەندە و بۆیە دەتانی زار بێ بەسەر ئەو گرفتانەدا نابێتە گرفتێکی یەکجار زۆری ئابووری. هەرچەندە بەریتانیەکان قراریان لەوەیدایە کە لە یەکێتی ئەوروپا جودا بنەوە دەستهەڵاتی داهاتوو ئەوەی دوای دیڤید کامیرۆن ئەبێ زۆر بە وردی کار لەسەر ئەوەی بکە چۆن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیکوریتیەوە زار بێ بەسەر گرفتانەدا. بەشێکی زۆر لە بەریتانیەکان باس لەوەی دەکەن کە ئەوان دڵخۆشن بەوەی کە شوناسی خۆیان گەڕاندۆتەوە، سیاسەتی دەسەڵاتی سیاسی خۆیان گەڕاندە وڵاتی خۆیان، دەسەڵاتی ئابووری خۆیان گەڕاندە وڵاتی خۆیان، ئەوان دەتوانن خۆیان حکم بکەن چونکە زۆر لە ئینگلیزەکان بەریتانیەکان ئەوانەی کە ئۆرجینال ئینگلیزن لە وڵاتی تر نەهاتوون ئەوان پێیان وایە خەریکە بەریتانیا لە پاوەری ئینگلیز دەردەچێ، بۆیە ئەوان پێیان باشە کە بەو شێوازەی بڕوە و قەنەعەت دەکەم ئەرکی دوای دیڤید کامیرۆن هەر کەسێک بێ ئەرکێکی قرس دەبێ وەکو برای بەڕێز باسی کرد کە گرفتێکی زۆر ئێستا لە ناو پارتی کرێکاران و پارتی پارێزگاران و چونکە دەربارەی کارڤدانە ناوخۆ بریتانیا بە چەند هەرێمان پێک دێتن ئایا وەکو سکوتلاندا ێگە شوان هەرێمایە کو دەنگدا بوو کو گەلێکەتی ئەوروپا بمینتن نها دەخواست کەتن کو جارێکە دەنە ریفرادومە کە دناوا سکوتلاندا بێتەکردن کو بمیتن گەل بریتانیا ئەنژیت گەل ئێکەتیا ئەوروپا بمیتن ئایا ئەف کارڤدانە ناوخۆیا بریتانیا دی چەند کارتێکردن هەبیتن لەسەر ناوخۆیا بریتانیا بۆ جدابوونا بریتانیا؟ بێگومان سکوتلاندا ئێستا لە ئێستادا لەو قسە لەسەر ئەم بارودۆخایەکە کە بەریتانیەکان قراریان داوە ئەوان زۆرینەی دەنگیان بەوەدا کە لەگەڵ یەکێتی ئەوروپادا بمینیتەوە و پێش ئێستاش سکوتلاندا ریفراندۆمی کرد و ئەو دەنگەی بەدەست نەهێنا کە لە بەریتانیا جودا بێتەوە و من ئێستا تەسەوەر دەکەم کە جارێکی تردا ڕەنگە سکوتلاندا نێزیک بی لەوەی کە جارێکی تر تەقدیمی ینی داواکاری ئەوەی بکاتەوە کە لە ریفراندۆمێکی تر بکاتەوە، بەڵام ئەگەرەکان زۆر لێک نزیکن وەکو ئەوەی کە ئێستا کە بە 1,400,000 دەنگ بەریتانیەکان دەنگیاندا و بەڵێ کە لە یەکێتی ئەوروپا جیابەوە ئەو نزیکیە لە سکوتلاندا زۆر نزیکە کە لە یەکێتی ئەوروپا لە یەکێتی بەریتانیەکان جودا بیتەوە، بۆیە حتا حدێکی زۆر لە ڕووی سیاسیەوە حاڵەتەکان زۆر تێک هەڵن و قراردان لە ئێستا نات زۆر زەحمەتە و بڵێ سکوتلاندا نابێتە ئەگەرێ پارچەبوونا بریتانیا بەڵێ ناو ئەف جدابوونا بریتانیا ژێ ئێکەتی ئەوروپا نابێتە ئەگەر کۆ بریتانیا ببتە پارچە. من قەناعەت ناکەم چونکە بەریتانیەکان ئەگەر ئەو قراریان داوە کە لە یەکێتی ئەوروپا جا بیتەوە تاکیدم بەرنامەی داهاتوویان هەیە زاڵ دەبن کە من ئیشارەتم پێشتر گرفتە زاڵ دەبن بەسەر گرفتەکاندا و ناهێڵن بەریتانیا پارچە بێ وەکو هەرێمەکانی تر لێ جودا بێتەوە ئەوەی کە گرفتی هەرە سەرەکی سکوتلاندا لەگەڵ بەریتانیا هەیە وڵات هەرێم وێلس و نۆرسی ئێرلند ئەوە باشترن یعنی تحملیان لەگەڵێت هەرچەندە وێلس بە ڕێژەیەکی زۆر دەنگی داوە کە لەگەڵ یەکێتی ئەوروپا جودا بیتەوە. ئەو گرفتانە قەناعەتی من وایە لە خلالی 2 ساڵی تردا بەریتانیا زاڵ دەبێ بەسەردا و دەتوانێت زیاتر لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئاسایشەوە زیاتر زاڵ بێ بەسەر وڵاتی خۆی و بەرەو پێشتریان بە ئەو خاڵانە. بەڵێ زۆر سپاس بۆ عەرفان عەزیز شەڕەزادی کاروباری ناودەوڵەتیدا کو ئەوەی کە ڕاستەخۆی لە لاندان مەڕە بوو دامادەمدا زۆر سپاس بۆ سەرنگ حارس بەرپرسی ئۆفیسە NRT کو ئەو ژی لاندان مەڕە بوو زۆر سپاس بۆ بەشداری هەوە. لە باکوورێ باژەرە منبجێ پەفچوونên dijwar diqewmin û 26 çekdarên Daişê jî